جواد بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەژایی لە بەرنامەکە. سەرەتا ئەمڕۆ لە یادی بە قەزابوونی کەلاردا چالاکیەک دام و دەستگا حکوومەتەکان هیچ چالاکییان هەیە بۆ یادە؟ زۆر سپاس. پێشکی یادی 46 ساڵەی بە قەزابوونی کەلار پیرۆزەکەم لە هەموو دانیشتوانی کەلار و هەموو گەرمیان و هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا ئەم شارە گەشە سەندووە ئەم شارە پڕحەرەکەیە ئێمە بە محافەزەیەکی تری هەرێمی کوردستان ببینین و لە ئایندەیەکی نزیکا خەڵکی دەڤەرەکە بەو مژدە خۆشەیە شار بنەوە. ئەمڕۆ 46 ساڵ بەسەر بە قەزابوونی شاری کەلارە تێپەڕێت و بەو مناسبەیە بەسەرپەرشتی بەڕێز قایمقامی قەزای کەلار بەرنمەیەکی چڕوپڕ هەیە بۆەوەی ئەم یادە بکرێتەوە لە چالاکێکی زۆرا خۆیە بینێتەوە و تاوەکو درنگارێکی شەو بەردەوامە بێت. بەڵێ با سەرەتانی بە شێوکی خێرا باسێک لە گەشتسەندنی کەلار بکەین لە ماوەی 46 ساڵەدا پێم وابێ کەلار تەنها شوێنە لە ینی ڕاستەخۆ بە قەزا ناحیە نەبووە. ینی گەشتسەندنی شارەکە چۆنە لە ئێستادا کە ئێستا بۆ بەناوەندی ئیداری گەرمیان و داوای ئەوش دەکەن ببێ بە پارێزگا لە ئایندەدا. بەڵێ کەلار خۆی مۆقع ئیستراتیجیەکەی کەلار قووەتێکی داواتە کەلار کە بە زوویی گەشە بکات. تۆ ئەگەر هەر کەسێک سەردانی کەلاری کردوێ ئەبینێ چقێکی زۆر باشە، ینی ناوەڕاستێکی زۆر باشە کەلار بۆ هەموو گەرمیان. تۆ ئەگەر بینی مجموعە قەزا بەخۆیەوە ئەبەسێتەوە لە هەمووشیانە بە نەفس مەسافە دوورم بۆ نمونە قەزای کفری، قەزای دەربەنی خان، قەزای خانەقین و ناحەکانی جەلەولا و قەرەتەپە و قەزای دووس خورماتوو، یعنی مرکزێکە ئەتوانی بڵێ هەموو گەرمیان لە دەوری کۆبووەتەوە. ئەمە قووەتێکی داواتە کەلار کە خۆی نیشان بدا وەکو شارێکی زیندوو وەکو شارێکی پڕحەرەکە. و ئەمجا ئەم قەزایە بەڕاستی لەو لە پێشەوە لە دوایەوەش ساڵی 1970 کە مەرسومێکی کۆماری کراوەتە قەزا بە مراحل ظروفی بۆ ملائم بووە کەوا بە زووی گەورە بێن. بۆ نمونە لە ساڵی 1974 ئەوە بوو حکوومەتی عراقی زەختی خستە سەر ناوچە کوردنشێنەکانی محافزەی دیالە مەسەن وەکو ناحیە جەولا هەموو گوندەکانی تەرحیل کرد و قەزای خانەقین هەموو گوندەکانی تەرحیل کرد. ئەمانە ناچار بوون ڕووبکەنە شوێنێکە نزیکترین شوێنە لیانە ئەوش قەزای کەلارە لەوێ نیشتەجێ بوون. مەرحەلەی یەکەم لە ساڵی 1974 مەرحەلەی دووەم لە ساڵی 1970 حکوومەتی عراقی دیسانەوە هات 365 گوندی گەرمیانی ئەنفال کرد و دوایەوەی کە ئەنفال بوون ئەوانەی کە لە دەستی ئەنفال ڕزگاریان بوو لە دیەکان دەرکران و هات لە ناو شاری کەلارەوە. ئەمەش مەرحەلەی دووەم بوو. مەرحەلەی سێم لە ساڵی 1991 دوای ئەوەی کە کەلار بۆ منطقەیەکی ئازادکرا و کەوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و منطقەیەکی ئامن بوو. حکوومەتی عراقی لە بەغا و شارەکانی تری عراق زەختی لە کوردەکانە کرد بۆی بچنە ژێر ڕکێفەوە. کوردەکان ئەوانەی کە قبوڵیان ناکرد ناچار ئەبوون کە ژێر دەستی حکوومەتی عراق جێبێڵن و بێنەوە کوردستان. ئەو شوێنەی کە زۆر نزیک بوو لیانەوە کە دانشن کەلار بوو کە ئەمەش بەڕاستی خەڵکی زۆری هێنا کە لە کەلارە نیشتەجێ بوون. و مەرحەلەی چوارەم پاش کەوتنی حکوومەتی عراق بوو، پاش با بڵێن کەوتنی سەدام بوو کە 2003 ئەمریکەکان هاتن عراقیان ڕزگار کرد و حکوومەتی سەدام نەما لە جیاتی ئەوەی خەڵک بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان ئەو خەڵستانی کە لە عراق ئاوارە بوون بگەڕێنە شوێنەکانی خۆیان بێنعکس. اینجا شتێتر دروست بوو کە ناوی ئێرهاب بوو کە ناوی تیرۆریست بوو. ئەم تیرۆریستانە هاتن دەستیان کردەوە لەو کوردانێک کە لەو شوێنانە مابوون و هەندێک جار عارەب بوو بە هەموو ڕەگەزەکانیەوە. ئەمانش مەرحەلەیەکی تری خەڵکی زیاد کرد بۆ کەلار و قووەتێکی زۆری خستە سەر شارەکە و ئێستا ئەو شارەی کردو ئەو مۆقعی کە جەناب تەیبینی کە ئێستا یەکێکە لە شارە گەورەکان و بگرە بەڕێی ئێمەوەکو کەلاریەک و گەرمیانێک یەکێکە لە محافەزەکانی هەرێمی کوردستان. گەشەی شارەکە ئێستا بەتایبەت لە ڕووی ژماری دانیشتوان بەتایبەتتر گەشەی ئابووری بەهۆی ئەوەی چەند خاڵێکی سنووری بە دیاریکراوی خاڵی سنووری پەروێزخان لەوێ هەیە. لە ئێستادا چۆنە کە 2 ساڵە ڕەنگە هەرێمی کوردستان جۆرە سستیەک هەیە لە سەرجەمکردەکاندا بەهۆی قێرانی داراییەوە. کەلار موقعەکەی مجموعە شتی اقتصادی بە قوتی بەخۆی بەستۆ موقعێکی ئابووری زۆر بەهێزی هەیە. یعنی ئەم موقع ئابووریە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان دراسەیەکی بکە و محافەزەیەکی لێ دروستکە. مەسەن تۆ ئێستا ئەبینی ئەم موقعە
نزیکترین شوێنە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە، یعنی ئەگەر هەرێمی کوردستان بێ تعامل لەگەڵ بەغا و بەعقوبە و تکرید و شارەکانی ترا بکات بێت لە ڕێگەی کەلارەوە بکات، چون کەلار نزیکترین موقعە، نزیکترین هەیەی ئیداری حکوومەتی هەرێمە و کەلار بەڕاستی زەویە کشت و کاڵی ئاوێ زۆری هەیە کە لە هیچ شوێنێکی ترا لە کوردستانە بەو ڕێژەیە نییە. مەسەن بۆ منە ڕووباری سیروان بە ناوەڕاستی کەلارە ڕەتە بێ، مەجموعە ئاوی تر هەیە وەکو باڵاجەوە، هەواسان، نازانم کوێ، ئەمانە هەمووی مەشروعی شێخ و مەشروعی ئاوەسپی، ئەمانە هەمووی مەشروعی ئاون. ئەم مەشروع ئاوانە زەوی زراعیەکانیان لە نەتیجەی نهایە بەروونبوومەکانیان دێتەوە بۆ کەلار. کەلار یەکێکە لە شارە پێشکەوتوەکان لە پیشەسازیە. کەلار 186 کارگە و معمەلی جۆراجۆری تایە کە ئێمە بڕۆی دراسە بکەیت لە شارەکانی ترە لە قەزاکانی ترە لە عێراق و هەرێمی کوردستانە ناگاتە 15-20 کارگە، 186 کارگە. ئەمە کارگەکان چینیان زیاتر لە چ بوارێکە؟ مەرزی پەرۆزخان و نەک تەنها مەرزی پەرۆزخان، مەرزی پەرۆزخان و مەرزی پشتە و مەرزی دێسوتک و مجموعە حتا نزیکەی با بڵێن مەرزی منزرێش زۆربەی ئەو کاڵایانێ کە لەو مەرزانەوە دێنە ناو کەلار، لە ناو کەلارەوە ساغە بنەوەچنەوە بۆ کوێوە. لە باس لەوە کەرتی پیشەسازی لەوێ ینی گەشەی سندووە بە تایبەت بۆ ژماری کارگەکان، ینی زیاتر دەکرێت بڵێن لە چ بوارێکدان ئەو کارگە و بەرهەم پیشەسازیانی کە لە کەلار دەهان؟ هەموو بوارەکان کە لە پێویستەکە مەسەن کارگەی بیناییە، کارگەی ئینشائیە، کارگەی دروستکردنی مۆبایلاتە، کارگەی دروستکردنی کاشی و شتای گەروانێ بەڕاستی هەموو کارگەی ئاسنە، زۆربەی زۆری کارگەکان لێرە هەیە. ئەمە یەک خاڵیتر هەیە کە گرنگە من ئەبێ لێرە باسی بکەمەوە. یەکێ لە مواسەفاتە گرنگەکانی ئەم شارە خەڵکەکەیەتی بەڕاستی. تۆ ئەگەر ئەبینی خەڵکی کەلار کە ئەچێتە هەموو شوێنەکە باسێکن ئەڵێن خەڵکی کەلار خۆیان دروست کردە خۆیان ئەم بەڕاستی ڕاستە. ئەوەی ئێمە شانازی پێ بکەین، ئەوەی ئێمە کە بە کەرەستەیەکی مهم ێزانین بۆ گەشەسەرنی کەلار خەڵکەکەیەتی کە خۆیان زۆر جار بەبێ هیچ داحمێک ئەو شارەیان دروست کردە کە خۆتە ئێستای بینیتەوەوانە. ئەمە سەرڕای ئەوانە ئێمە بەڕاستی شتێتریشمانەیە کە فەخری پێوەکەین، قەڵایەکمانەیە کە بۆتە جێی شانازی بۆ هەمومان لە هەموو شوێنەکانە خەڵکی بۆ سەردانی و ئێمە بە شوێنێکی جوان ێزانین و بووەتە ڕەمزی بۆ منطقەکەمان. ئەمانە باش ئەمانەی باست کرد هەمووی دەکرێت پێیان بوترێت ینی لەسەر بنەمایی ینی ئەمە قەوماتانە هی ئەوەن کە بێت بە پارێزگایان لەسەر بنەمانەی کە باست کرد ئەتەنها ئەمانە بەسە بۆ ئەوی شوێنێک بکەنەوە پارێزگا؟ ئەکید خۆی ژمارەی خۆی ئەتەوێت شوێنە بکەیتە پارێزگا ئەبێت دراسەیەکی بکەیت، بێت لجنەیەک لە ئەنجومەنی وەزیران، لجنەیەک لە حکوومەت دروست بێ، ئەو لجنەیە بێت دراسە بکە بزانن لە کوردستانە کێ پێویستە بکرێتە پارێزگا. چونکە هەر لجنەیەک دەرچێت ئێستا تۆ هەر لجنەیەک دەرکە کە بێت دراسەی واقعی شوێنەکە بکات، یەکسەر خۆی ئەڵێ یەکێکە ئێستا لە کوردستانە پێویستە ئەم حکوومەتە فەرمانی بۆ دەرکا و تعاملی پارێزگای لەگەڵا بکە کەلارە. چکە بە ژمارەی دانیشتوان ینی شتێکی وای فەرق نییە لەگەڵ محافەزەکانی ترا. ژمارەی دانیشتوانی کەلار چەندە ئێستا؟ بە دووری کەلار ئێستا بەس مەرکەزی کەلار 286,000 کەسی تایە، بە کەلار و باڵێن بە گەرمیان و ناوچەکان 550,000 کەسی تایە. ناکرێت 550,000 کەس تازە بێ تۆ بتەوە بە شوێری گوگ و قەزایەک تعاملی لەگەڵا بکەیت کە داهاتی کەمە چێتە ڕێوە. من یەک پرسیارێکم هەیە بە محافەزە بوون مواسەفات هەیە. یەکێ لە مواسەفاتەکانی ئەوە ئەو شوێنێ ئەتەوێت قەرای لەسەر بێتە محافەزە ئەبێ دوور بێن لە محافەزەکانی ترەوەی. مەسەن بۆ نمونە ئێستا کەلار 140 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە، 160 کیلۆمەتر لە کەرکووکە دوورە، نزیکەی 150 کیلۆمەتر لە بەعقوبەوە دوورە. کەواتە تۆ ئەم ناوەندە ئەبێ ناوەندێکی تری تیا دروستکەی بۆی ئەم منطقانەی کە لە چواردەوریەتی وەکو قەزاکانی کفری و دووز و خانەقین و دەربەنیخان و جەولاوانە هەمووی بەسێ بەخۆیەوە و محافەزەیەکی تری لە دروست. باشە کاک جەواد، ینی لەسەر بە پارێزگابوون ینی قسەی زۆر کراوە، دەوترێت ئەم داواکاریە لە قەبارەی خۆی زیاتر گەورە کراوە. ینی زۆرینی قەزاکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆریان داوای بە پارێزگابوونیان کردووە. بۆچی ینی بە پارێزگابوون چی لە دۆخی ئەوە دەگۆڕێکە؟ ینی چۆن ئێستا لە گەرمیان ئیداری گەرمیان هەیە و کەلار ناوەندی ئەگە پرسیارەکەم تاواکەم کاک جەواد بۆی تێبگەی لە پرسیارەکەم
ئێستا لە کەلار ناوەندی ئیدارەی گەرمیانە و ئیدارەیەک هەیە سەرچەند بەڕێوەبەرایەتە گشتیەکان لەوێ هەن کە بەڕێزشتان بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتێکن ینی بە پارێزگابوون ینی چ لەم دۆخە دەگۆڕێت ئەگەر لە کاتێکا ڕەنگە پارێزگای دیکەشمان هەبێ بەڵام حکومەت وەکو پێویست خزمەتی نەکات بەسەر بۆ پارێزگا نەبێت من پرسیارەکەم وەیە بۆ پارێزگا نەبێت بۆ قەزا بێت تۆ ینی ئێمە مەگەر حکومەت دین ئێمە مەگەر ناین شوێنەکانەوە خۆی دراسەیەکەین واقعەکەی لە کوردستانە دروست بووە ئێستا تۆ شوێنێک دەی دراسەیەکێکەکەی ئەڵێ ئەم شوێنە بێ بکرێتە ناحەیە شوێنێترێ دراسەیەکەی ئەڵێ ئەم شوێنە بێ بکرێتە قەزا ئەبێ شوێنێکیش بێ دراسەی بکرێت و بڵێ ئەم شوێنە ئەبێ بێتە محافەزە تەواو ئیتر بە قەزابوون بچووکە بۆ ئەم شوێنە بە قەزابوون بچووکە بۆ ناکرێ ئێمە قەزامانەیە لە کوردستانە 2000 کەسی تایە 3000 کەسی تایە 10000 کەسی تایە خۆ ناکرێت قەزایەکمان بێ نزیکەی 300000 کەسی تیا بێ ئەو کاتەی کە محافەزەکانی دهۆک و تکرید و سەماوە دروست بوونە قەزا نزیکەی 100,000 کەسی لەم واقعی ئێسەی کەلارە کەمتر بوون کە بوونە محافەزە ئێمە داوای حەقێکین کە حەقی شەرعی خەڵکەکە باش ئێستا ئیداری گەرمیان هەیە لە سنووری گەرمیان لە ڕووی دەسەڵاتە ئیداریەکانەوە ینی ئەو دەسەڵاتانەی نییە ئێوە دەتانەوێت زیاتر مەبەستانە بۆ نمونە لە ماوەی ڕابردوشدا پرۆژێکتان هەبوو بۆەوەی بە پرۆژەی بەلامەرکەزیکردنی ناوچەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەستان زیاتر دەسەڵاتەکانە یان چی فەرمانێکی دەرکرد ئێمە حکومەتی هەرێم فەرمانێکی دەرکردووە کە ئێستا کەلار وەکو گەرمیان وەکو محافەزە تەعاملی وەلا بکەن و ناوەندەکەشی قەزای کەلارە بەڵام ئێمە ئێستا ئەبینین حکومەتی هەرێم بە طریقەی تر پارێزگا دروستەکات کە ئەو پارێزگایانە ناگەنە ئەوەی کە ئێستا لە کەلارە ئەو واقعی کە لە کەلارە هەیە گەرمیانەکان و کەلاریەکان ئەمە هەستەکەن بە غۆبنێک و لێت ناشارینەوە ئێمە لێرەوە هەستەکەین بە هەوڵێک بە قووەتێک کە خراوەتە سەری بکرێت ئەم ناوەندێک کە ئێستا لە گەرمیانە هەیە بچووک بکرێتەوە و دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە و وای لێ بکرێت بەڕاستی ئەو گەشەی کە ئێستا هەیەی لێ بوەسێنێت بەڕاستی گەرمیانەکان لەمە ئەترسن گەرمیانەکان هیچ کێشەیەکیان نیە لە گەشە سەر نێوانە تۆ ئەگەر ملاحەزە بکەی لەوانەیە هەموو شارەکانی کوردستان خەڵکێک لە پشتیەوە بن بۆی گەشە بکاتوانە بەڵام ئەوەی کە کەس لە پشتیەوە نییە ئەوەی تەنها بە قووەتی اقتصادی خۆی بە قووەتی موقعەکەی و دانیشتوانەکەی گەشەیان پێسەندووە تەنها کەلارە وەگەر تۆ ملاحەزەکەی شوێنێکە ڕاست بووەتەوە تەنها خەڵکی شانازی پێوەکە و ئەبێ هەموو کوردستانی شانازی پێوەکە بەڵێ سپاس جەوادوادی بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان سپاس کە لە کەلارە و ڕاستەخۆ لەگەڵمان بووی کە بۆ باسکردن لەسەر یادی 46 ساڵەی بە قەزا